من دەمەوێت لێرە یەکشت بە خوای خۆم بڵێم بە ئێوەش بڵێم کە مەسعود بارزانی مایەی شەرمەزاری و ڕسوایی تەواوی گەلی کوردە و مایەی دواکەوتووی گەلی کوردە و مایەی سەرنواندن و تەسلیم بوون و بێ ئیرادەیی نەتەوەی کوردە. ئەمەوێت ئەمەش بڵێم قەسەم بە هەرچی مقەدەساتی سەرگۆی زەوی هیچ کەسێک بەقەدەر مەسعود بارزانی و کوڕ و براکانی جەبان ترسنۆک چاوچنۆک بێ ئیرادە لەسەر ئاستی مێژووی گەلی کورد نەبووە و ناشبێت. هەر لەو سەردەمە بگرە کە 100,000 چەکدار چەکی دانا لە کۆڕەوی ملیۆنی کورد بگرە هەر ئەوان پێشەنگ بوون لە شەڕی وەفادارانە بۆ دوژمن بۆ ترس بووە جەبانی بووە بۆ ترک شەڕی جەبانانە کردویانە بۆ ئێران کردویانە حتا پیاوەتی کردن بە دەبابەی دوژمن نەک خۆی چەکی بێنە سەردایکی خۆ دوژمن بێنە سەردایکی خۆ خاکی خۆ ملەتی خۆ نەتەوەی خۆ دەیوزی کردن هەم بۆ تورک هەم بۆ عەرەب بۆ هەموو کەس بەردانی هەزاران لەشکەر لە چەپەر لە شنگال بەدەستدانی کچانی کورد بۆ دەستی دوژمن تا دەگاتە پاشەکشەکردن بە ئیمزای 93% کورد لە باشووری کوردستان بە ناوی ڕەفراندۆم بە بێغیرەتانە سەری نواند هەرەو سەرۆی کە دەگوت دادەنم هەرەو سەرەی چەمان دایم درۆ ئەکات دایم خۆی سڵ ئەکات. هەر ئێستاش مەسعود و کوڕ و براکانی ڕایان کردووە لە سەری ڕەش سەری ڕەشیان بەجێشتووە ڕۆشتوونە شوێنێکی شکەوتێک شوێنێک لە بارزان خەڵک تڕ ئەکات ئەوان قوون ئەمچێنن ئەو هەندە جەبان و بێغیرەتن خۆی بڕیار بۆ پرسەی و ئەو نەفرەت کراوە کەریمە ئەمڕۆژ هەبێ بەڵام لە ترسان کۆیان کردەوە هەر خەڵک شەڕەکەت ئەوانە ترسن بڕیاریشیانداوە نەکۆبوونەوە نە هیچ شتێک لە هیچ شوێنێک نەکرێت کوڕەکانی تیابن و ماڵی تیابێت هیچ بە هیچ شێوە لەگەڵ کوڕ و براکانی و میک تف بێغیرەت تف سەرشۆڕ لە مێژوودا سەرکردەیەک بنەماڵەیەک بەقەدەر ئەم بنەماڵە ترسنۆک جەبان و گەمژە لەسەر گۆی زەوی نەبووە ئەو هەندە ترسنۆکن ئینسانەی کە بە دوای ئەم جەبانانە دەکەوێت ئەم بێغیرەتانە ببنە پێشەنگی تۆ ئەبێ شەرم لە خۆت بکەیت.